نەخۆشخانەی شەهید دکتۆر هێمنە. طبعاً لە 11 شەشەوە ئەم بەشی ئێمە بۆتە کۆرۆنا خەسخانی نەخۆشخانەی ناوی فێرکاری و ئێمە بەردەوام داوامی خۆمان کردو و کارمەندەکانمان ئیشی خۆیان جێبەجێ کردو لێرە لەم فترە زۆرەیە وەلو زۆری واژ نییە بەڵامی تر کارمەندەکانمان بەڕاستی هیلاک بوون و چەندین کارمەندمان توش بوو چاک بۆتەوە. بە باشترین شێوە بە سیستەمی جیهانی ئەو کەسانی کە دێنە ئێرە چارەسەری کۆرۆنا وەردەگرن. کارمەند و بزیشک و بەڕێوەبەری ئەم نەخۆشخانەیە هەر لەگەڵ بڵاوبوونەوەی کۆرۆنا ماندوو نەناسانە پارێزگاری لە هاوڵاتیان دەکەن. نەخۆشخانەی شەهید دکتۆر هێمن لە دەستپێکی کۆرۆناوە زیاتر لە 1000 نەخۆشی کۆرۆنای وەرگرتووە و چارەسەریان پێدراوە. قاوشی نەخۆشخانەکە هێشتا نەخۆشی ڤایرۆسی کۆرۆنای تێدا ماوە و هەرچەندە ئامارەکان ڕوو لە کەمبوونەوەیە. سپاس بۆ خوا لە ئێستەیە نەخۆشەکان کەمبوونەتەوە و بارودۆخیان باشترە لە پێشتر. زۆربەی نەخۆشەکان ئەگەڕێنینەوە چەند شەوێک ئەمێنێتەوە و بە سەلامەتی ئەگەڕێنەوە ماڵەکانی خۆیان. سپاس بۆ خوا لێرە هەموو ئیشێکیان بۆ دەکەین. سپاس بخوا زۆر باشن. ئەم کارمەند و بزیشک و پەرستارانە هێندە ماندوو دەبن جاری وا هەیە بە هەفتەش خێزانەکانیان نابینن. بەڕێوەبەری نەخۆشخانەی شەهید دکتۆر هێمن کە یەکێکە لە نەخۆشخانە تایبەتەکان بۆ چارەسەری کۆرۆنا لە سلێمانی دەڵێت ئەوان بەردەوامن لە خزمەتکردن. لە سەرەتای مانگی شەشەوە تا ئەمڕۆژ نەخۆشی کۆرۆنا وەرەگرین چارەسەریان بۆ بکەین. نزیکەی تا ئێستا 1044 نەخۆش داخل کراون لە خەسخانەی جمهوری. جگە لەو چارەسەرانەی کە ڕۆژانە بۆیان نەکرێ زیاتر لە 100 نەخۆش پلازمایان وەرگرتووە. ئەو نەخۆشخانەی ئێستا ئەو نەخۆشانەی کە ئێستا لە نەخۆشخانەی جمهوری سلێمانی داخل بوون جگە لە نەخۆشەکانی ناو شاری سلێمانی نەخۆشی دەروی سلێمانیشی تایە، نەخۆشی کەرکووک و خانەقین و بەغا و نەخۆشی قەزا و ناحەکانی دەوروبەری هەولێریشی تایە. و ئەو چارەسەرانی کە بۆ کرد بە نەخۆشەکان ئەکرێ و پشکنینانەی بۆ کرد بە نەخۆشەکان ئەکرێ هەمووی لەسەر حسابی نەخۆشخانەیە. تکا و داوای سەرجەم بزیشک و کارمەندان ئەوەیە لە هاوڵاتیان ماسک ببەستن و دوورە پەرێزی بکەن، پابەندی ڕێنمایەکان ببن. ئەحمەد ئیسماعیل گەلی کوردستان، سلێمانی.